هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەردەوام بین ماوەی چەند ڕۆژێکە تۆڕە کۆمەڵایەتیەکان با بڵاوکردنەوەی گرتەی فۆتۆ و ڤیدیۆیی گۆمێک یان دەریاچەیەک لە دەربەندی ڕانیە ینی خەڵک مەشغوڵە بەم بابەتەوە سەرقاڵە. ئەم گۆمە پێی دەوترێت گۆمی گەناو یان دەریاچە ڕنگ سوورەکە، هەندێک دەڵێن ڕنگ پەمەیەکە. دیمەنەکانی زۆر سەرنجڕاکێش ئابە لە دوورۆ کە تەماشای دەکەی ئاوی دەریاچەکە مەیلە و سوور یان مۆر یان پەمەی هەر ڕنگێک ئەوەی کە چاوی تۆ دەیبینێت ئەو ڕەنگەیە. بە شێوازێکی زانستی هۆکاری سووربوون پەمەیبوون گۆڕینی ڕەنگی ئاوەکەی بۆچی دەگەڕێتەوە. پسپۆڕێکی بواری جیۆلۆجی دکتۆر دیاری عەلی لە فەیسبووکی خۆیەوە بە شێوازێکی زانستی هۆکاری گۆڕینی ڕەنگی ئەم ئاوەی خستۆتە ڕوو. بە سوپاسەوە ئاری مستەفاش فۆتۆگرافەر و وێنەگر هەندێک دیمەنی کۆمەکی بۆ ناردوین، پێکەوە دەچین دیمەنەکان دەبینین. هۆکارە زانستیەکەش لە زاری دکتۆر دیار عەلی کە لە فەیسبووکی خۆیەوە بابەتەکەی بە شێوازێکی زۆر زانستی بڵاو کرێتەوە. ئەو تەنانەت یەک پرسیارش بەجێ دێڵێ ئەڵێ بۆچی لە ساڵانی ڕابردوودا ئەم گۆمە هەندێک جار ئاوەکەی زۆر ئاسایی بۆ، بەڵام ئەم ساڵ کە بارانیش ئەوەندە نەباریەوە و پلەی گەرماش هەر بەرزە ڕەنگی ئاوەکەی بۆ ئەم ساڵ گۆڕاوە، پێویستی بە توێژینەوەی ترە. بەڵام بابزانین بەگشتی هۆکاری گۆڕینی ڕەنگی ئەم گۆمە یان گۆمی گەناو بۆچی دەگەڕێتەوە. کاتێک کە بەڕێ دەکەویت بەرەو دەربەندی ڕانیە لەسەر دەستی ڕاستی شەقامی سەرەکی و نزیک قۆرگۆ دەریاچەیە وەکو لە دیمەنەکاندا دەیبێنن سەرنجت ڕادەکێشێت کە 700 مەتر دوورە لە دەریاچەی دووکانەوە. کە لێی نزیکە بیتەوە دیمەنی سەرنجڕاکێش دەبینی، ئەویش ڕنگ و بۆنی ئاوەکەیە کە جیاواز لە ئاوەکانی دەوروبەری وەکو دەیبینن کە ڕەنگەکەی جیاوازە لە چاو ئاوی دەریاچەی دووکان. ئەویش بەهۆی بوونی چەند زیندەوەریەک لە نێو ئاوەکە و وەکو کیسەڵی ساف و مرایی و چەندین جۆری تروە هەندێک بەکتریای تر کە دواتر لەم توێژینەوەی دکتۆر دیاری عەلی پسپۆڕی جیۆلۆجی باسی دەکەین. ئەم دەریاچەیە گرنگی تایبەتی خۆی هەیە. تیرێ ئەم دەریاچەیە 370 مەتر لە ڕۆژەڵات بۆ ڕۆژئاوا و 350 مەتر لە باکوور بۆ باشوورە. لە ساڵی 2012 دکتۆر دیاری عەلی دەڵێت تیمێکی زانکۆی سلێمانی لە بەشی جیۆلۆجی توێژینەوەیەکیان ئەنجامدا کە دیارە سامپڵیان لێوەرگرتووە کە جۆری ئاوەکەی کە کبریتاتی کالیسۆمی تێدا بووە. ئەو توێژینەوەیان ئەنجام داوە. لە ساڵی 2015 تیمێکی شوێنەواری ئەڵمانی لە زانکۆی منشن و لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی جیۆلۆجی بە هاوبەشی ئەوانی جەستیان کردو بە توێژینەوە لەسەر گرنگی دەریاچەکە لە ڕووی شوێنەواری و وەروەها پێکاتە نیشتوەکانی بنی دەریاچەکەش. تیمێکی وەزارەتی ژینگەی عێراق و دەستەی ژینگە و سروشتی عێراق و دەستەی کوردستانی و زانکۆی سلێمانی لە ساڵی 2009 لێکۆڵینەوەیەکیان ئەنجامدا و دەرەنجامی توێژینەوەکان لەم چەند خاڵەدا خۆی دەبینێتەوە. لە ڕووی جیۆلۆجیەوە ئاوی دەریاچەکە بڕێکی زۆر مادەی ڕقی تێدا تواوەتەوە وەکو های TDS و جۆری ئاوەکە بریتیە لە کبریتاتی کالیسیۆم. قوڵی ئاوەکە زیاتر لە 24 مەترە. دەریاچەکە بەهۆی دروستبوونی کانیەکە کە بە هۆکاری جیۆلۆجی دروست بووە و لە دەرەنجامی دووشکاوی هەروەها جێکەوتی شوێنەکە لەسەر کڕۆکی ئانتیکلاینی ڕانیە. هۆکاری بۆنی ناخۆش و بوونی کبریت دەگەڕێتەوە، تا بۆنەکەی ناخۆشە دەگەڕێتەوە بۆ بوونی کبریت لە ئاوەکەدا و بۆ پێکاتەی جوڕاسی لە ناوچەکە کە مادی ئۆرگانی تێدایە و بوونی بەردی جبس کە لە پێکاتەی تریاسیکدا هەیە. دەریاچەکە لە 24 دەریاچە پێکاتەوە کە قەبارەیان جیاوازە و بە بەکارهێنانی DEM وەک لە وێنە هاوپێچەکانە دەرەکە یاخۆ لە دیمەنەکاندا دیبینن دەتوانێت توێژینەوەی زیاتری لەسەر بکرێت. ئاوی دەریاچەکە ئەم دەریاچەیە ئاوەکەی ساڵانە تازە دەبێتەوە و لە ڕووی شوێنەوارناسی شەوە دیارە توێژینەوەکان سەلماندویانە ئەو نمونانی لە بنی دەریاچەکە وەرگیراوە کە تا 45 مەتر بووە دەری خستووە کە ناوچەکە لە ڕووی شوێنەوارەوە دەشتایی بووە و دارستانی لێ نەبووە. هەروەها ڕێژەی توخمی ئارسینگ زۆرە کە تا ئێستا هەندێک لەو زانیارانە شیتەڵ نەکراوە لە داهاتوودا لەگەڵ زانکۆ ئەڵمانیەکە توێژینەوەی تری لەسەر ئەنجام بدرێت. هۆکاری گۆڕینی ڕەنگی دەریاچەکە دوای گەڕان بەسەر چاوەکان و هەندێک کەیسی تر لە وڵاتانی تر دکتۆر دیاری عەلی دەڵێت هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەم دوو ئەگەرە، بەڵام پێویستە توێژینەوەی تریشی لەسەر ئەنجام بدرێت لەلایەن تیمی جیۆلۆجی و بایۆلۆجیەوە. ئەگەرەکان ئەگەر یەکەم بەهۆی کەمبوونەوەی ئاو و
بەرزبنەوەی پلەی گەرمی ڕادەی خوێی تواوە و ئەگەری هەیە زیادی کردبێت و ئەمەش دەبێتە گەشەکردنی جۆرێک لە بەکتریا بە ناوی هایلۆ باکتریا و جۆرێک لە قەوزە لە جۆری داونێلیلا سالینا کە ئەم دوو جۆرە حەزیان بە ئاوی سوێرە. ڕەنگی سووری ئەو دوو جۆرە بەرپرسە لە پێدانی ڕەنگی پەمەی بە دەریاچەکە وەک لە دەریاچەی هایلەر لە وڵاتی ئوسترالیا ژەمان دەریاچە بەدی دەکرێت. ئەگەری دووەم بوونی دوو جۆر لە بەکتریای کبریتیە کە لە قوڵایی کەمدا دەژین و نمونەش ئەو جۆرە دەریاچانی کە پێی دەڵێن میرۆماتیکت لایک کە بریتین لەو دەریاچانی کە ئاوەکانیان تێکەڵ نابێت و لە جیهاندا 177 دانیان هەیە کە ئەمەش نزیکن لە گەناوە. ئەمانە هەمووی ئەگەرن وەکو باسی کردووە لە بابەتەکی خۆی لە فەیسبوکۆ دەڵێت پێویستە لەلایەن بایۆلۆجیەکانەوە شیتەڵ بۆ ئاوەکان بکرێت و بزانرە ئاخۆ ئەو جۆرە بەکتریا و قەوزانە هەیە هەندێک جار ڕەنگی پەمەی ئاو دەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی پەرمەنگەنات کە ئەمەش ئەگەرێکی کەمە بۆ ئەم دەریاچەیە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا بۆ ئەم ساڵ ڕەنگی گۆڕا خۆ ساڵانی تریش پلەی گەرما بەرز بووە و هەندێک ساڵ لەم ساڵ باران کەمتر باریوە ئەمەش پێویستی بە توێژینەوەی ورتر هەیە.